گفتوگۆیان بابەتە زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز ئەحمەد شەریفی شارەزای ئەمنی لە بەغدا و میوانی کوردستان 24 بەڕێز ئەحمەد زۆر بەخێر بیت سپاسی ئامادەبوون تەکەم. پێگەل مۆنیتەر دەڵێ کە ئەمریکا ئێستا بە وردی لە ئاسمان و لە زەویەوە چاودێری گروپە چەکدارەکانەکە بەتایبەت لە عێراق و سووریا. مەترسی هێرشی گروپە چەکدارەکان ئێستا زیادی کردووە؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆی بەخشندەی مێرەبان هیچ گومانێک لەوەدانی پەرسەندێک لە ناوچەکە لە ئارادایە، بەڵام ئەم پەرسەندە زیاتر پەرسەندێکی میدیاییە، بەڵام ئامادەکاریەکی ڕاستەقینەوە کردەی سەربازی دەتوانم بڵێم تاکو ئێستا پەیامێکی مەیدانی نییە کە بەڵگە بێت بۆ ئەوەی ئامادەسازیەکی تەواو هەیە بۆ ئەوەی گروپە چەکدارەکان شەڕێک لە دژی ئەمریکا یاخود لە بەرژەوەندی یەکانگیری مەیدانەکانی شەڕ بکەن لە بەرژەوەندی غەزە. جگەلەوەش لە ڕووی سەربازیەوە ئەوەی کە ئێران بێوێت هێرشێک لە ناوچەکە ئەنجام بدات ئەمە بژاردەیەکی بەردەست نییە، چونکە ناوێت ئەو کارە بکات. ئەم کارە بۆ ئێرانیش باش نییە و کاریگەری لەسەر حکوومەتی محەممەد شیع سوودانی دەبێت کە تاڕادەیەک دەگوترێت حکوومەتی گروپە چەکدارەکانە. بۆیە ئەگەری ئەوە زیاترە کە ئێران تایبەتمەندی بە گۆڕەپانی عراقی بدات بۆی کە نەیخاتە بواری مەیدانە یەکانگیرەکانی شەڕ، بەڵکو ڕەنگە لەبەر تایبەتمەندی بارودۆخی سیاسی حکوومەتی عراقی و لەبەر ئەو بارودۆخە هەستیاری عراق تێدا ئەمە ڕوو نەدات. ئێران بۆچی تایبەتمەندی بە عێراق بدات؟ ئایا عێراق بۆچی بەلای ئێرانەوە هێندە گرنگە کە نەیخاتە ناو بازنەی جەنگەکەی خۆیەوە؟ ڕاستەکەی عراق بۆ ئێران زۆر گرنگە لەبەرەوەی عراق وەکو خاڵی یەکگرتنی جوگرافیای مەیدانی وایە کە عراق ئێران پێی وایە خۆت ئەمە بەرەی بەرەنگاریە، بۆی ئەگەر بێت و هەر شتێک ڕوو بدات و ئەمریکا بتوانێت بژاردەی گروپە چەکدارەکان لە عراق کۆتایی پێ بهێنێت، لێرەوە دابڕانێکی جوگرافی دروستە بێت لە نێوان سووریا و لوبنان لەگەڵ ئێراندا جگە لە فەڵەستینیش. کەواتە عراق خاڵی بێگەیشتنی جوگرافیە. جگەلەوەش ئێران پێی وایە ئەو کاریگەری کە گروپە چەکدارەکان هەیەە و کاریگەری حکوومەتی محەممەد شیع سوودانی دەکرێت هەمویان کۆتاییان پێبێت ئەگەر بێت و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێگەی مۆڵەت پێدانێکی نێودەوڵەتی و سەپاندنی ئیرادەی خۆی بەسەریاندا شکستیان پێ بهێنێت، چونکە بژاردەیەکی دوور نییە کە متمانە لە حکوومەتی محەممەد شیع سوودانی بستێنرێتەوە بۆ ئەوەی ئەم شتە نێت و دووچاری دابڕانی جوگرافی نەبێتەوە. ئێران ناوێت ئەم شتە بەسەر حکوومەتی محەممەد شیع سوودانی بێت و بەسەر عراقیشدا بێت، لەبەر ئەمەیە عراق پشت بە بنەمای ئەوە دەبەستێت کە عراق لەم ململانەیە دوور بخاتەوە بچێتە ململانی هەرێمی. باشە ئەگەر ئێستا هیچ هەڕەشەیەکی جددی گروپە چەکدارەکان نەبێ بێگومان ئەمریکا شەمازانێت، بەڵام بۆچی چاودێریکردنی گروپە چەکدارەکانی چڕ کردوتەوە ئێستا؟ لە چیە ترسێ؟ بەڵێ ڕاستیەکەی ئەمەش دوور نییە بۆ خۆی کە ڕۆی بدەێت، چونکە هەڕەشەی گروپە چەکدارەکان هەر هەیە لە هەر بارودۆخێکدا بێت، بەڵام ڕادەی با بڵێن دوودڵی لەو ئاستەدانیە کە ئەمریکا دەست پێش خەریب بکە و ئەو هێرش بکاتە سەر گروپە چەکدارەکان. ئەو ئامادەسازیە هێشتا نەگوتەوە ئەو ئاستەی کە ئەمریکا پێشتر دەست بوەشێنێت. ئەوەی من دەیبینم ئەوەیە کە ئەمریکا پێی وایە لە ماوەیەدا ئێران گرێبەستێکی هەرێمی ئەنجام دەدات و یەکێک لەو بەندانەی کە لە گرێبەستە هەرێمیەکەدا هەیە ئەوەیە کە ئەمریکا لە ڕێکەوتنی ئەتۆمی پاشگەز ببێتەوە، واتە بێتەوە نێو ئەو ڕێکەوتنە، ئەو ڕێکەوتنەی کە سێ
شتی تێدا بوو لە ئێران لایەکی دیکە درۆن و موشەکەکان و پرۆگرامی فڕۆکەی بێ فڕۆکەوان بە گشتی و هەروەها بابەتی گروپە چەکدارەکانی ئەوانەی دۆستن لەگەڵ ئێران بۆیە ئەگەری زۆر ئەوەیە کە ڕێککەوتنێک بکرێت لە نێوان ئێران و ئەمریکا بۆ زیندووکردنەوەی ڕێککەوتنی ئەتۆمی لە بەرامبەر ڕێگەگرتن و بەستنی پرۆگرامی فڕۆکەی بێفڕۆکەوان و بە کۆتایی هێنان بە پەیوەندی نێوان ئێران و گروپە چەکدارەکان چونکە ئێران پێی وایە کە گروپە چەکدارەکان چیتر ئەو سوودیان نەماوەلەوەی قەیرانی سیاسی ئیدارە بدەن ئەم هەڵبژاردانە هێشتا لەسەر مێزەکەن ئەمریکاش ئێستا گرە و لەسەر هەبژاردەی دیبلۆماسی دەکات بۆیە ئەگەر بواری دیبلۆماسیش بەرتەسک بوویەوە ئەو کاتە ئاسۆی دیکە دەکاتەوە بۆ پرۆسەی سەربازی و کردەی سەربازی بەڵام تاکو ئێستا بژاردەی دیبلۆماسی کاری لە پێشینەیە و جمۆزۆڵ و جڵەوی بابەتەکانی بەدەستە بەڵگەش بۆ ئەمار ئەو ڕێککەوتنەیە کە بۆ ئاگربەست لە نێوان ئەمریکا و دوو وڵاتی دیکە کراوە کە ئێستا خەریکە پێی دەگەن بۆ لە سەروبەندی هەنگاوەکانی کۆتاییدان ئەگەر ئەم ئاگربەستە سەر بگرێت کاریگەریەکی ئەرێنی لەسەر ناوچەکە دەبێت و ئارامی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەچەسپێنێت تەنانەت لە لوبنانیش. سبەی بۆ جاری دێم لە دوای جەنگی حەماس و ئیسرائیلەوە وەزیری دەرەوەی ئەمریکا دێتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەچێتە ئیسرائیل. پێتان وایە هەوڵەکانی ئەمریکا بۆ ئاگربەستەی کە تازە باست کرد سەرکەوتووە بن ئەم جارە؟ بەمەزەندەی من ئەوەی کە ئێستا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گرتوویەتێ بەر وەکو سەپاندنی هاوسەنگی هەرێمی و نێودەوڵەتی وایە و بۆ بزنەوەی حەماس و ئیسرائیلش دروستە بۆ فەڵەستین و ئیسرائیل هەردووکیان دروستە چونکە ئەمریکا لەگەڵ چارەسەری دیبلۆماسیدایە و لەگەڵ ئەوەدا پێی دەوترێت ئاگربەستی درێژخایەن بۆ ئەوەی لەمەوە قۆناغێک دابمەزرێنن کە قۆناقی یەکلاکردنەوەی گشتگیرە لەو یەکلاکردنەوە گشتگیرە گەلێک بابەت و گەڵێک خاڵ هەن کە ئیسرائیل داوای دەکات هەر بۆ نمونە ئەگەر باسی هەندێکیان بکەین دەست پێشخەری ئاشتی هەرێمی کە با بڵێن سعودیە ئەو دەست پێشخەری لە خۆ گرتووە دەبێتە هۆی دروستبوونی ئارامێکی گشتگیر لە ناوچەکە بۆیە شتەکان ئەومان پێدەڵێن کە ئەم بژاردانە زیاتر لە پێشن و دیبلۆماسیەت جڵەوی تەواوی شتەکانی بەدەستە ئەم سەردانی ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکاش ئەگەر بێت و بڕیارەکە لە ئیسرائیل وەربگرێنەوە هێڵی گرێبەستێکی درێژخایانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. زۆر سپاس دەکەم بە ڕێز ئەحمەد شەریفی شارەزای ئەمنی ڕاستەوخۆ لە بەغدا میوانی ئەمە بووی دەستخۆش.